لیاریەکانی هەفتەی دووەمی خولی پلەیەکی کوردستان یانەی زانکۆی جیهان لەسەر یاریگە یانەی پیشەسازی پێشوازی لا تەناهی کرد. لا نیوە یەکەم هەردوو تیپ کۆمەڵێک دەرفەتی ئاسانیان لە پێش بوو بۆ تۆمارکردنی گۆڵ، بەتایبەت زانکۆی جیهان ڕێژەی هێرشەکانی زیاتر بوون و مەترسیدارتریش دەردەکەوت. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم لە خولەکی چروسێ عەلی کاروان بربەستی یەکسانی شکاند و بە ئەسیستی ئیبراهیم ئەحمەد گۆڵ یەکەمی بۆ زانکۆی جیهان تۆمار کرد. لە نیوەی دووەم تەناهی زیاتر کۆنتڕۆلی تۆپی گرت بۆ دەست بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. زانکۆی جیهانیش لە هێرشەڵگەڕاوەکان تەواو مەترسیدار دەردەکەوتن و دەرفەتی زیادکردنی جیاوازیەکەی هەبوو، بەڵام ئەنجام تا کۆتایی وەک خۆی مایەوە و زانکۆی جیهان بە گۆڵێکی بێوەڵام براوە بوو. خۆتان یاریەکەتان بینی بەڕاستی ئێمە کۆمەڵک فرسەمان لە دەستدا، ینی نەدەکرا ئەتو ئەو هەموو فرسەیە پەلەپەلی یاریزانان زۆریشمان لەسەر ئەوەی کرد کە پەلەپەل نەکەن عەجەلەی نەکەن، ینی بەڵامەوە ئەو تیپەم بەڕاستی بیدایەتیش باسم کردووە، ئەو تیپە تیپێکی نوێ بوو پێویستی بەکاتە، بەڵام ئەلحەمدوللا زوو بووینە بڵین سێ خاڵی وڕمەوە دەزیان بووینە چار خاڵ. مخابنی وام توش خسارەتیە بوون ئەشم بێژم ئەvê لعبە ئەvê یاریە دوو بەشە بوون، بەشێ تاپا وام gelek باش بوون بەس بەشێ بێ تاپ فەریقا me pişkilekî عام، ینی ئەشم بێژم ئەم باش نەبوون gelek delîvêt golê بۆن çêbûn تایبەت şawtێکê de heta şawtê دوێ jî delîvêt golê بۆنە çêbûn. بەم سەرکەوتنە زانکۆی جیهان کۆی خاڵەکانی گەیاندە چوار خاڵ، تەناهیش تاکە خاڵێکی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.